هەڵمانگرتووە بە دەردێڵەن بۆ تەنگانە بۆ تەنگانە بەڵێ نزیکەی 2 هەفتەیە ناحەی سیتە گرفتی کەمایی وە دروست بۆ و پرۆژەکەیان وشی کردووە بۆیە حکوومەت و خێرخواز خۆڵیان لێ هەڵماڵیوە و بیرێکی شاراوەیان هەبووە لە ئێسادا ئەو بیرە بەکارێنن لێرە بە هەرەوەزی بە خەڵکی ناوچەکە و بەلایەنی حکومی سەرکاڵی ڕاکێشانی بۆرین بۆ ناحەی سیتە کاک فەرا سڵاو لێ بێ ئەگە فەرمی تێرە چیەکە ئەمڕۆ لێرە ئەم ئاوە لە چووە هێن چیە گرفتەکەدان هەڵمانگرتووە بە دەردێڵەن بۆ تەنگانە بۆ تەنگانە بەڵێ بەخێر بێن دیارە ناحەی سیتەک زۆر فراوانە زیاد لە 1000 ماڵ دانیشتوانی تایە تەنها ناو گوندەکە وە زیاد لە 2 هەفتەیە سەرچاوی ئاوەکانمان هەمووی وشی کردووە بە تەنکەر ئاویان بۆ هێنین بۆیە بە فرسەتمان زانی ئەم بیرەمان هەیە لە 2004 هەڵکەندراوە و شکر بەخوا ئاوێکی باشی تایە بیرمان لەوە کردەوە کە هەرچۆنێک بێ هەرچەند ماوەکەی زۆرە درێژی 6 کیلۆمەترە بیرمان کردەوە کە وەکو فریاد ڕسێک بەکاری بێنین و پشت بەخوا کە بۆ هەمیشەی لە کێشەی بێ ئاوی نەجاتمانە بێ ئیتر سوپاس بەخوا لە ڕێگەی یەک دوو برادەری ئازیزەوە کە ئیمکانیەتیان هەیە هاتنە پێشەوە لەگەڵمانە بۆەوەی بۆریەکانمان بۆ دابینکەن و تەنانەت حەفر و داپۆشین و هەمووی گرتیانە ئەستۆی خۆی دیارە بەشێکی نزیک 4000 متری 2000 مترەکەی تریشی جەنابی کاکتۆر ڕێکەوت بۆی مەسرفەکەی بۆ کردین سوپاسی هەموو لایەک دەکەین و یەم خۆشەویستانشکاوە بە کۆمەڵ و بە هەرەوەزی هاتوین پشت بەخوا شتێکی باش بێ بۆ خەڵکی سیتەک ئەم بیرە چی بوو لێرەیە کە دانراوە مەلەکێتە لای ئەزمەڕۆ ناو دۆڵەیە دانراوە پێشتر بۆچی لێدراوە بۆچی بەکارنهاتە بوو کات خۆی لە 2004 وەزارەتی زراعەت زۆر دەستکراوە بوون ئەم بیریان هەڵکەنووە لێرە بە حساب ئەم بەداوانە ئیسفادی لێ بکەن ئەمە کۆمەڵە بەندای و کراوە بۆ ئیسفادەی ئەمەیە کە پڕ بن لە ئاو بەڵام جگەلەوە نازام ئەمانە وەک پێویست ئیسفادەی لێ نەکرا بەڵام خۆشبەختانە بیرەکە بیری قوڵە ئەوە هەرو خۆی ماوەتەوە ئیتر بوو بە خێروبەرەکەتێک بۆ سیتەک و بەڕاستی بۆ ئەو خەڵکە ئەمە ئەم پرۆژەیەکە ئاو دابین ئەکا بۆ چەند ماڵ دابینەکە لە سیتەکە 1000 ماڵ زیاترین ناو گوندەکە ئەی بینە سەر مەشروعی گوندەکە و لێوەدا بەشیەکەینەوە بەسەر ماڵەکان ئەماوەی چۆن ئەوتان دابین کردووە بە تەنکەرەوە 2 هەفتەیە بێ بە هەر بە تەنکەری هێنین لە خەڵات چۆلانە بۆ ناو گوندی سیتەک بۆ چوارتاش بە هەمان شێوە چوارتا تقریبا لە 20 حوتەوە تاوەکو ئێستا ڕۆژانە بە تەنکەر نزیک 30 تەنکەر 500,000 لیتر ئەو ئەکڕین بە تەنکەر و ئەیبین بۆ ناو چوارتا سیتێکش بە هەمان شێوە بەڵام سیتەک تقریبا 2 هەفتەیەوە سەرچاوەکانی وشکی کردووە باشە ئەی بۆ چوارتا خۆ بە بەرفراوانتر ئەوێ و لای سەرچاوی ئاوی هەبێ ئەو ناوچەیە چی کراوە بۆی کە پرۆژێک بۆش جێبەجێ بکرێت لە چوارتاش خەریکین لە پشتی چوارتاوە لە دەوروبەری گوندی نۆڕەبا بە پشتی بەیانان لەوێک گۆمێکی گەورەمان هەیە گۆمە ئەسڵانی ناوە لەگەڵ ڕیسیپەکان و کۆمەڵی خەڵکات چوین پێیان وایە کە ئەو گۆمە وشک ناکە هەرچەند ئەویش بۆ سەر مەشروعی ئاوەکەمان کە تازە دی و سنجڵێت نزیک 30,000 مترە داوامان کردو عینەن ئەمە بۆریمان بۆ بێ لە ئێرانەوە ئیشەڵا دووشەم و سێشەم قەرارە بۆریەکان بگات ئەوێش بە هەمان شێوە فکرێکی ئەومان هەیە کە ئاوی ئەو گۆمە بێنین بۆ سەر پرۆژەکەی چوارتا و لێ هەڵی بینە بۆ ناو چوارتا لە ئێستا چەند ماڵە لە ئێستا تقریبا ئەویش نزیک 1000 ماڵ 1000 ماڵە بەڵێ واتر وەکو سیتەک دەرەچێت بەڵێ زۆر سپاس بۆ فەرا ساڵح کامی خەزای شارباژێر بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە ئەو پرۆژەیە لە ئێستادا بە هەرەوەزی حکوومەت و کەسانی ناحەی سیتەک کە پرۆژەیەکی ئاوە ڕادەشێشرێت بۆ ناو ناحیەکە لە ڕێگەی بیرێکەوە کە لە ساڵی 2004دا لێ درراوە تاوەکو ئێستا بەکار نەهاتۆن بیرە بۆی لە ئێستادا سوودی لێ بینن بۆی کە ئەو بۆ ناحەی سیتەکدا بینکە کە نزیکەی 1000 ماڵە و ئێستا قۆڵی هەرەوەزیان لێ هەڵماڵیوە و نەوێت ئەو ماوەی کە ماوە لە گەرما ببێ ئاوی بەڕێنەکان.